تۆش فریوی دنیات خوارد. دنیا وایە خەدیجە یەکەم جار پۆک و سلێمانەکان پیشانەیە، اینجا ئەبابیلەکان. یەکەم جار مانگ بە تریفەکانیەوە نێرێ، اینجا دوو پشکەکان. کە دڵبەستەی بوویت وەک ناپاکێک پشتت تێیەکە، وەک فاحیشەیەک ڕوود لێ وەرەگێڕێ. دنیا وایە خەدیجە، دنیا وایە. پێمەڵەی غەریبەکان خەون نابینن، بەڵام من لە ڕۆما ئەو ڕۆژانی وەک سەگ لە چارەنووسی خۆمەڵ هاتم تۆم لە یاد بوو. تۆم لە یاد بوو کاتانەی لە یەختەکانە ڕشامەوە لەسەر کۆنکرێتی ساردی بەندەرەکانە خەوتم و تۆم لە یاد بوو. کەنگێ وای لێ هات بینی من و تۆ خەدیجە. بەبیرت نایە ژیشکێکمان هەبوو لە ترسی فڕۆکەکان خۆی شاردەوە؟ ژیشکێکمان هەبوو بە گەنجی قارونمان نادا؟ بەبیرت نایە لە وەرانگە شیری بزنەکان دەخواردەوە چونکە دایکت نەمابوو؟ حەز ناکەم وەک شاعیرانی دی بڵێم دنیا تەم بوو، بەڵام دنیا تەم بوو. کچۆڵەیەک بوویت لە ماشێنە ترسایت، لە تۆ وایە مانگایە و خوا کردوویەتی بە ئاسن. پێمەڵەی کوڕەکان ڕەحم لە دڵیانە نییە، بەڵام من لە کۆرنسۆس ئەو شەوانەی لای ماسیگرەکان خۆم گەرمە کردەوە تۆم لە یاد بوو. تۆم لە یاد بوو دەمەوە عەسرانەی لەناو بەلەمەکانە قورئان مەخوێن، لە ئیجەدا قەشەکان ڕاویانە نام و تۆم لە یاد بوو. دنیا وایە خەدیجە یەکەم جار زەردەپەڕت بۆ ڕازێنێتەوە تا فریوی تاڵە زیوینەکانی بخۆی، کازیوە دێنێتە سەر ڕێگەت تا بکەویتە داوی نەسیمی سبەینانی، کە جوانیەکانی هەڵیان خەڵەتاندی، کە بەختیاریە وردەکانی لە خشتیان بردی، کە دڵشادیەکەم خایەنەکانی زەفەریان پێبردی. اینجا وەک هاوڕێیەکی خائین پاشقورت لێگرێ، وەک دۆستێکی دووڕوو چەمۆڵەت لێنێ. پێشەوەی بە بەلەمێکیشین هەڵبێت داوەتمانە کرد بۆ سەر سفرەی عەزابەکانمان. پێوتم غەریبەکان خەون نابینن. ئێستاش دوای ئەوەی بە بەلەمێکیشین هەڵهات هەر شەوی دێتە خەونێکمەوە. شەوێکیان کاروانچی و قورئان دەبات بۆ تەل ئەبیب، تەورات دەبات بۆ مەدینە. شەوێکیان لەگەڵ زەندیقەکان لە پەنای ئاگرێکدا دەنیشێت کە بە خەبەریش دێم، یان لە ئوتێلێکی کەپم لە لەندەن، یان لە گەوڕێکدام لەوان، یان لە زینانێکام لە تەورێز. لە دەشتی کەنعانیش نەبێ ڕۆژێ گورگێ کەرەمان خوا، عاشوراش نەبێ هەر شیوەن زۆرە بیکەیت. قسەی ڕقی خزمانم لە دڵ ناگرم، وەک گەدایەکی دەرکرا و دێمەوە بەر دەرگاکەتان. گوێم لە بۆڵەبۆڵی دراوسەیەک کەڕەکەم لەگەڵ پڕەسێرکەکان دێمەوە حەوشەکەتان. چش لە سوکایەتی پێمەکرێ وەک پشی لە دێمەوە بەر پەنجەرەتان. ڕۆژەی خەدیجە بە بەلەمێکیشین هەڵات، مانگ دەفێکی دراو بوو بە ئاسمانە خلۆرە بووە، زەوی مزراحێکی ماندوو بوو لە فەزادا خولایەوە. خەدیجە بە گالیسکەیەکیشین بەناو هەورە پەرێشانەکانە ڕۆیشت، بەجێ هێشت ئەم هەموو حوسەینە، ئەم هەموو کەربەلایە، ئەم هەموو مەسیحە، ئەم هەموو جەلجەتایە. بەبیرت نایە کیسەڵێکمان هەبوو لە گرمەی تۆپەکانە ترسا؟ کیسەڵێکمان هەبوو نەیەزانی ڕابکە؟ یاریت بەسی سرکەکانە کرد کە مێرولەکان ئاوی وەستاوی جەسمی ئەسپێکیان لێ بوو بە دەریا، تۆ دوت ئای مەڕەکانی خوا، ئای مەڕەکانی خوا. بیرت نەماوە یەکەم جار هاتیتە شار؟ حەز ناکەم وەک شاعیرانی دی بڵێم ئێوارە بوو، بەڵام ئێوارە بوو. ڕووناکی گڵۆپەکان بە شاوارەیان خستیت، کچۆڵەیەک بوویت بە دزی خەڵتە و جگەرەتە کێشە. لە خەونما خەدیجە خۆشی ناویستم. یا ڕەبی بەڕاز نەگەڕێت ئەو خەونە، لە ناو دڵی شەوە ئەستێرەکان لێدەن، ئەتی ئەستێرەکەی من کووە؟ لە ناو دڵی شەوە ترپەی ئەستێرەکانم گوێ لێیە، کێ دزیوێتی ئەستێرەی من؟ کە بارانەکە خۆشی کردەوە مانگ بەسەر درەختەکانە هەڵەخەی. خەدیجە و بەهشتەکان جۆگای شیر هەڵەبەستن، ئاگری دۆزەخی پێکوژێنەوە. دۆزەخی بەهشتەکان پێکەوە لەو شەهدەیە زانیانۆشن. خەدیجە پیانەڵێت ژیانی سەرمەدی چەند خۆشە، خوا چاکم نەکرد بەجێمێشت ئەو هەموو بێڕەحمیە، ئەو هەموو جەفایە، ئەو هەموو یەزیدە، ئەو هەموو یەهودایە. دنیا تۆفان بە ئەو نوامان بوو، ئاگرباران بە ماڵەکەی ئەو پەنامان بوو، کە نائومێدی دەی چەماندینەوە ئەو کۆڵەکەیەک بوو پشتمان پێوادا. ئەو چرامان بوو کەچی ئێمە پەنجەرەکانیمان شکاند، ئەو چرامان بوو کەچی ئێمە پەنجەرەکانیمان شکاند، تفمانە کردە کانیەکانیەوە. ئێستاش دوای ئەوەی بە بەلەمێکیشین هەڵات زمانمان ئاوسا هێندەی ناوی بێنی. ڕۆژێک تەوتەمێکە پەنای بۆ بین، ڕۆژێک پەیکەرێکە پاکیەکەینەوە. تازە ئەوەی چوو خەدیجە، شەر بێت لە تاوت پشت بکەمە بەلەمەکان، شەر بێت لە تاوت پشت بکەمە بەلەمەکان، پشت بکەمە ماسی گران و تۆڕەکانیان، باجگران و مۆرەکانیان، قەشەکان و کتێبەکانیان، تاوانکاران و گوناهەکانی ناو دڵیان. دەموچاوم بخەمە دەستمەوە بڵێم خوا دنیا چییە؟ مناڵێک بم، مشکەکانی ماڵەکە دڕاو بنێم خۆشترە لەوەی ئیمپراتۆرێک بم، پشیلەیەک بم لە بوومەقەکە تا بخەوم خۆشترە لەوەی حاکمی شارێک.